ئەمڕۆ هەستین بە ئەنجامدانی کۆبوونەوەی پێنجەمی گروپی ئاسوودا بۆ پاڵپشتی خانمانی دووگیان و لەم تەوەرەکانی ئەمڕۆیە بەسی چەند بابەتێکی گرنگمان کرد لەوانش ڕێگاکانی مناڵبوون سوود و زیانەکانی مناڵبوون بنەشتەرگەری بەرچاو بە مناڵبوونی سروشتی و هەروەها بە شیرپێدانی سروشتی و سوودەکانی لە ڕووی جەسەدی و لە ڕووی بەری دەرونی چ بۆ دایک چ بۆ کۆرپە و هەروەها ئەو وەرزشانەی کە لە ماوەی دووگیانیە سەلامەتن بۆ دایکی دووگیان و پێویستە بکرێت و کۆبوونەوەکانی گروپی ئاسوودا بەردەوامن بە شێوازێکی ماگانە. بەخێر بێن بۆ دیداری پێنجەمی گروپی ئاسوودا. هەڵبەتە گەشتی دایکایەتی گەشتێکی پڕجۆش و خرۆشە، بەڵام هەندێک جار بە هەندێک قورسایی و ئاڵنگاری تێپەڕ دەبێت. یەکێک لەو شتانەی ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد لە دیداری پێنجەممانە مەسەلەی خەمۆکی کاتی دووگیانیە و دوای مناڵبوونیش. ئەمە یەکێکە لەو خەمانەی ئەوەی کە دایک پێیان تێپەڕە بێت بەبێ ئەوەی باسی بکە لە ترسی ئەوەی پێی نەوترێ دایکێکی زەعیف یان پێی نەوترێ نەخۆشی دەرونی. لێرەیە ئەمڕۆ باسی ئەومان کرد کە چەند زەرورە ئەو دایکە بەڕێزە ئاماژە بە خەمەکانی بدا. ئێمەش هەوڵماننا کە چۆن ڕاهێنانیان پێ بکەین دەربارەی ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتەیە بکەن و چۆن بتوانین وەکو خێزان یارمەتیان بین و دواتریش ئەو پێداویستیە پزیشکیانە چییە ئەوەی کە دەکرێ بۆیان بکرێ و سوود لەوە ببینن. بەناوی خوای گەورە سەرەتا سوپاسی تاوەری تەندروستی سمار دەکەم بۆ کردنەوەی ئەم جۆرە سیمینارانە. بەڕاستی زۆر بە سوودە بۆ خانمان بە گشتی و بە تایبەتی خانمانی دووگیان زۆر سوودی لێ وەرەگرن. ئامۆژگاری من ئەوەیە بۆ دایکانی بەڕێز لە خۆیان ببورن لە خەوی خۆیان ببورن، چونکە بەڕاستی لێرە سوودێک وەرەگرن کە لە پێشتر وەریان نەگرتووە، زانیاری وەرەگرن کە پێشتر نەیان بووە. کۆمەڵێ پزیشکی بەڕێز و شارەزا لە هەموو بوارەکانە کە ئەتوانین بڵێن لە هەموو بواری دایکایەتیە یارمەتیمانێن و سوودی زۆر وەرەگرین. دەستخۆشی بۆ هەموو پزیشکە بەڕێزەکان کە بەڕاستی قسە و کردەوەکانیان زۆر کاریگەرە بۆ دایکان و ئامۆژگاری زۆر باشێن بە دایکان. منوەکو بەشدار بێک ئەم جارە یەکەم جارم بوو بەداخۆ جارەکانی تر ئاشناوە بووم بە من خولەکە کراوەتەوە و زۆر سوود بەخۆش بوو. ڕاستە لەسەر ئافرەتان و مناڵبوون ئەوانە هەرچەندە من خۆم دایک نیم، یعنی هیچ ڕەفتێکم بەوانە نەوە، بەس منوەکو خوێندکارێکە بەشێکی پزیشکیم تەواو کردووە حەزم کرد زانیاری زیاتر وەرگرم. شەر نییە و ئافرەتانی تەنها دووگیانن بتوان بن بۆ ئەم خولانە. خوێندکارەکان هەر کەسێکە بوێت زانیارێکی گشتی وەرگێت، یان ئەوانەی کە بڕواناکەم و زانیاران لە هیچ کەسێکە زیانی هەبێ. زۆر بە سوود بووم کە من خوێندوشمە هەنە غەڵەتی بۆ ڕاست کردمەوە هی کاتی خوێندنم کە ئیشم کردو لەسەری زۆر شتیان بۆ ڕوون کردینەوە و ڕیفرێشێکی زانیاریەکانیان بە تەواوەتی کردین لە شانستاخ بە دکتۆرەکان زۆر ئیسفادەمان کرد. سمارت وەرچەرخانە.